بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە هەر جێگایەکەن. ئێمە وەکو موسڵمان خودایەکمان هەیە زۆر میهرەبان. ئەگەرچی تەمەنی ئێمەی بەندە لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تەمەنێکی کورتە، بەڵام خوددا بە میهرەبانی خۆی وێستگەیەکی زۆری لە بۆ ئێمە داناوە ساڵانە بۆ ئەوەی ئێمەی بەندەی تیا پاک کاتەوە، بیکات هەمایە هەڵوەرینی گوناح و تاوانەکانمان و هەروەها عیبادەتێکی زۆر ئەنجام بدەین. ئەگەر کەمیش بێ خوای گەورە بە ئەضعاف مضاعفە لێمانی وەربگرێت. یەک لە وێزگانی کە لەو بەرنامەی ئەمڕۆی بەرنامەی بە فەڕ لە خزمەت ئەوەی خۆشەویستە دەمانەوێت باسی بکەین، باسمان لە باسی فەزڵ و گەورەیی نۆمینەی حاجیانە کە لە کوردەواری پێی دەڵێن دە ڕۆژی ذیلحیجە. لا یەک دوو ڕۆژی داهاتوو ئێمە پێدەنینە ئەو ڕۆژە گەورانە کە خوای گەورە سبحانه وتعالى سوێنی پێخوا فەرمێ والفجر وليال عشر والشفع والوتر. پێغمبەری سەرمەشق و پێشەواش صلی الله عليه وسلم لە چەند فەرمودەیەکە ئاماژەی زۆر پێ دەکا بۆی کە ئەم ڕۆژانە و هەروەها شەوەکانی گەورن. زانان باس لەوە دەکەن کە ڕۆژەکانی لە ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان گەورەتر بن، نا لە شەوەکەی کۆتایی، بۆی کە عیبادەت و پەرستشتەیدا ئەجر و پاداشێکی زۆری تایە. لە دوای ئەو نۆ ڕۆژە دەگەینە ڕۆژی پیرۆزی عەرەفە کە بە ڕۆژ و متێدا وارد بوو، دواتریش جەژنەکان کە خوای گەورە تەمەنمان باقیکە بە خێر و سەلامەت پێ بکەین. دەخوازین کە بتوانین خوای گەورە تەمەنمان لەسەر خێر درێژکە بۆی بتوانین لەو ڕۆژانە باشترین و چاکترین عیبادەت ئەنجام بدەین، بۆ هۆی ئەوە بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین. بۆ تاوتوێکردنی ئەو واسە ئازیزان بۆی بزانین ئەو ڕۆژانە دەکەونە کوێ، ئەجر و پاداشەکانی چەندن، ئەو عیبادەت و پەرستشانەکە لەو شەو و ڕۆژانەدا ئەنجام دەدرێن و بدرێن ئەجر و پاداشی تایبەتی خۆیان هەیە کامانن و چین. زیاتر بەرچاوی خۆمان و ئێوەی ئەزیز و خۆشەویست ڕۆشنەکەین بۆی کە بتوانین چرکە ساعتەکانی باقی ئەو ڕۆژانە بە قۆزینەوە و توانین باشترین و چاکترین عیبادەتی تێدا ئەنجام بدەین. بەڕێز مامۆستا دەرسیم هەنارەیی پێشنێژ و تارخۆینی مزگەوتی محەممەد سەعید خەیلانی لە هەولێر. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر. زۆر سوپاستان دەکەم، یاخۆ بەخێر بێن ئێوەش، دەستان خۆش بێ، سەلامی خوای گەورە لە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێزبی ئینشاءالله. مامۆستا بەر لە هەموو شتێک دەمێ پرسیاری ئەوە بکەم خوای گەورە لە ئەنجەت لە ئێمەی بەندە خۆش بێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وأصحابه أجمعين. خوای پەروەردیگار چەندەها وێزگەی بۆ ئێمەدانایە تاوەکو خوای ڕەب العالەمین لە ڕێگەی ئەو وێزگانەوە لە گوناح و تاوانەکانمان خۆش بێ. خوای پەروەردیگار دەرگای توبەی بەردەوام کراوەیە بۆ ئێمە تاوەکو هەر کاتێک ئێمە تاوانمان کرد بەهۆش خۆمان بینەوە و تۆبە بکەین و بگەڕینەوە لای خوای ڕەب العالەمین. بۆی خوای پەروەردیگار یەک لە ناو سیفەتە جوانەکانی بریتیە لە ئەتەواب، واتە خوای پەروەردیگار تۆبەکارانی زۆر خۆش دەوێت، واتە زۆر ئەو کەسانی خۆش دەوێت کەوا تۆبەی دەکەن و پەشیمان دەبنەوە و دەگەڕێنەوە لای خوای ڕەب العالەمین. ئەوەش ئەومان پێ دەرێ خوای پەروەردیگار کەسانیشی خۆش دەوێت کەوا داوای لێخۆشبوون لە خوای پەروەردیگار دەکەن، کەسانێکی خۆش دەوێت کە تۆبەی دەکەن پەشیمان دەبنەوە لە تاوانەکانیان. بۆیە ئەوانە دەبتە بەڵگەی ئەوەی کاتێکەوە ئینسان تۆبەی دەکا و وەخوای گەورە دەرگای تۆبەی بەردەوام بە شەو و ڕۆژ کراوەیە بۆ ئەوەی خوا لێمان خۆش بی و عەفومان بکاو و هەروەها بمان باتە بەهەشتی. وێزگەلێکی زۆر لە بۆ ئێمە بەندە دایناوە خوای گەورە. یەک لە وێزگانە بریتە لە نۆمینەی حەجە کە لە کورداوی خۆمان ئاوای پێ دەڵێن. پێمان بڵێ ئەو ڕۆژانەیان ئەو شەوانە شەوەکەی یان ڕۆژەکەی دەکەونە کوێ، واروها لە بەرچش ئاوا خوای گەورە باسی کردووە. بەڵێ نۆمینەی حاجیان یان با برێن عەشر ذیلحیجە دە ڕۆژی ئەوەلی مانجی ذیلحیجەی کاتێکەوە مانجی ذیلقەعدە تەواو دەبی، پاش شەوال لە پاش ڕەمەزان برێن شەوال دێ، دواتر دەگەینە مانجی ذیلقەعدە. ئەوەل دە ڕۆژی ئەوەلی مانجی ذیلحیجە دێتن. ئەو مانگە ئەو دە ڕۆژی زۆر گەورن، خوای پەروەردیگار هەری بژاردوونە بۆ ئەوەی لەو ڕۆژانەدا ئینسان بتوانی زاد و زەخیرە لۆ قیامەتی خۆی ئامادەکە.
زیاتر پلەپای خۆی بەرز کاتۆ لای خۆی ڕەب العالەمین. بۆیە یعنی ئەو دەڕۆژە کە لە کوردواری پێی دەگوترێت نۆمینەی حاجیان کە 9 ڕۆژی زۆر گەورن، کردەوەی حەجی تێدا ئەنجام دەدرێ، نوێژی تێدا دەکرێت، ڕۆژی تێدا دەکرێت، خێر و سەدەقاتی یەکجار زۆری تێدا دەکرێت. زەم دوێن پرسیار ئەو کەمە مەسەل لەبەر چی ئەو ڕۆژانە گەوا گەورن؟ فەرقەکەی چە لەگە ڕۆژانی تر؟ لەبەر ئەوەیە خوای پەروەردیگار ئەو 9 ڕۆژەی دانایە لۆ ئەوەیە تاوەکو ئێمە یعنی یەک مەوسیمێکی خێراتە، یعنی لۆ بەدەستێنانی زاد و زەخیرەیە. دووش لۆ ئەوەیە ئینسان پلەپای خۆی لە لای خوای گەورە پێ بەرز کاتەوە، لۆ ڕەفعی دەڕەجاتە کوزانیان دەفەرمون و هەروەها لۆ ئەوەی ئینسان بگەڕێتەوە لای خوای ڕەب العالەمین زیاتر لە خوای پەروەردیگار نێزیک بیتەوە. کەواتە ئەو ڕۆژانە یعنی خوای پەروەردیگار وەکو فەزلێک وەکو بەخششێک خوای گەورە بە ئێمەیدایە بۆ ئەوەی ئێمە زاد و زەخیرەیەک پەیداکەین لۆ ڕۆژی قیامەتمان، لۆ ئەوەی زیاتر خۆمان ڕوسپی خوای پەروەردیگار بکەین، زیاتر حەقبەی چاکەکانمان زیاترکەین لۆ ڕۆژی قیامەتمان. هۆکار چییە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ڕۆژانی دیاری کردەوە بۆمانە؟ هۆکارەکەی سێ شتە. یەکیان مەوسیمێکە، یعنی گەورەترین کردەوەکان لەو ڕۆژانەدا دەکرێت، وەکو حەجکردن ئەنجام دەدرێت و هەروەها بە ڕۆژیبوونی تێدا دەکرێت و نوێژی تێدا دەکرێت، سەدەقاتیش تێدا دەکرێت. ئەوە وەک مەوسیمێکی گەورەیە، یعنی وەکو زانیان دەفەرمێ ئومەهات الئەعمالی الصالحەی تێدا ئەنجام دەدرێتن لەو ڕۆژانەدا، یعنی چاکترین کردەوەکان لەو ڕۆژە ئەنجام دەدرێت لەو 10 ڕۆژەی. پاشان لۆ بەرزبوونەوەی پلەی بەندەکانە لە لای خوای ڕەب العالەمین. سێمینیش لۆ ئەوەی ئینسان بگەڕێتەوە لای خوای ڕەب العالەمین لە خوای زیاتر نێزیک بێتەوە. بەندە دەتوانین لە ڕۆژەکان ترش لەگەڵ خوددا سڵح کات و پلەی خۆی بەرز کاتەوە. باشە لەبەر چی بەتایبەت لەو ڕۆژانە زیاتر دەتوانێت بەرزی کاتەوە؟ ئەو ڕۆژانە زۆر خۆشەویستن لای خوای ڕەب العالەمین. خوا تایبەتی کردی ئەو ڕۆژانە. لە چەندین ئەسەر داهاتووەکەوە ئەو ڕۆژانەیە کە حەزرەتی موسا سەلامی خوای لەسەربی کە گفتوگۆی لەگە خوای پەروەردیگار کردیە لە چێوی تۆڕ، کاتێک خوای ڕەب العالەمین گفتوگۆی لەگەڵ موسای کردیە، یان ئەو ڕۆژانەی خوا تۆبەی لە حەزرەتی ئادەم قبول کردیە، کاتێک ئادەم لەگەر حەوال لە بەهەشدا بێ ئەمری فەرمانی خوایان کرد کە هاتنە سەرزەوی ئەو کاتە بوو کە گەڕانەوە لای خوای ڕەب العالەمین لەو ڕۆژانە بووە کە لە چێوی عەرەفە بە یەکتری شاد بووینەوە. لۆیە گەورەیەکەی لەوەیدایە کە چەندەها شتی مێژووی لە ناو ئەو ڕۆژانەدا ئەنجام درراوە. باسی تەوبەت کرد مامۆسای بەڕێز. لە ڕۆژەکانی تریشە دەتوانین تۆبە بکەین، بەڵام جیاوازی هەیە ئێمە بتوانین ئەو هەلە بقۆزینەوە لەو 10 ڕۆژە تەوبە بکەین و بگەڕێنەوە. جیاوازیەکەی ئەوەیە لەبەرەوەی کردەوەی چاک لەو ڕۆژانەدا زۆر گەورە و پیرۆزە. یەک لە کردەوە چاکەکان بریتە لە تۆبەکردن و گەڕانەوە لە لای خوای ڕەب العالەمین. ینی هەموو ڕۆژەکان خۆشەویستن لای خوای ڕەب العالەمین ئینسان کردەوەی چاکی تێدا بکە، بەڵام ئەو ڕۆژانە وەکو نەسی لەسەرەکە زیاتر خۆشەویستترە لەو ئەوەی ئینسان توبەی بکە و بگەڕێتەوە لای خوای ڕەب العالەمین. گەورەی ئەو ڕۆژانە چی مامۆستا؟ گەورەی ئەو ڕۆژانە چەندین ئاەت و حەدیث لەسەرە، چەندین فەرمودەی شیرینی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم. یەک لەوانە پێغەمبەری خوای دەفەرمێ ئەفضل ئەیامی الدنیا العشر، دەفەرمێت چاکترین ڕۆژەکانی دنیاە بریتە لە ئەو 10 ڕۆژەی، یعنی ئەو 10 ڕۆژە چاکترین ڕۆژن، یعنی ئینسان کردەوەی تێدا بکە. لە ئاەتی قورئانی خوای گەورە دەفەرمێ والفجر وليال عشر، یعنی عولەمایانی مفەسیر دەفەرمون لەیال عشر لەگەر ئەو 10 ڕۆژەیتی کە ڕۆژەکە زۆر پیرۆزن و شەوەکانیشی بە هەمان شێوە. فرمودەیەکی تری پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم دەفەرمێ ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام العشر. پێغەمبەری خوای دەفەرمێ عليه الصلاة والسلام هیچ ڕۆژێک نییە کەوا کردەوەی چاک لە لای خوای گەورە خۆشەویستتر بێ وەکو ئەو 10 ڕۆژەی کە نۆمینەی حاجیانە یان 10 ڕۆژی ئەوەلی مانجی ذی الحجەیە. حتى سەحابە فەرمیان ئەی پێغەمبەری خوای ولا الجهاد في سبيل الله، جیهادیش ئەوها خۆشەویست نییە لە لای خوای ڕەب العالەمین لە غەیری ئەو 10 ڕۆژە ئینسان ئەگەر جیهادی کرد. پێغەمبەری خوای فەرمووی ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بماله ونفسه ولم يرجع بذلك من شيء. فەرمووی جیهادیش لەو ڕۆژە، یعنی لە غەیری ئەو 10 ڕۆژەی کە ئینسان جیهادی بکە
ئەوەندە گەورە نییە کردەوەی چاک کاتێک لەو ڕۆژانەدا ئەنجام دەدا ئەیلا کەسێک کە بستە جیهادی بە ماڵی خۆی و بە نەفسی خۆی هیچی نەگەڕێتەوە إلا ئەگەر ئەو کەسەی کە ئەوها جیهاد بکە بە ماڵی خۆی و بە نەفسی خۆی بگەڕ بستە جیهاد نەگەڕێتەوە خۆی تەواو بەختکە ماڵ و سەر و سامانی تەواو بەختکە لە پێناوی خۆی إلا ئەگە ئەو کەسە پلەی بگاتە و کەسەی لەون و ڕۆژەی حاجیان کە کردەوەی چاک دەکا نوێژ و ڕۆژی دەکا بۆیە لە فرموودەی تریش پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دەفەرمێ ما عمل أزكى عند الله ولا أعظم أجرا من خير يعمله في عشر الأضحى پێغەمبەری خوای دەفەرمێ عليه الصلاة والسلام هیچ کردەوەیەک نییە پاکتر بی چاکتر بی یان گەورەتر بی پاداشی زیاتر بی لە لای خوای رب العالمین کاتێک ئینسان کردەوەی چاک دەکا لەو دە ڕۆژەی ئەوەلی مانجی ذی الحجە یان ئەضحا یعنی کات دەکا قوربانیشی تێدا دەکرێت لەو دە ڕۆژەدا قوربانی لۆ خوای رب العالمین دەکرێت بۆیە خۆشەویستە ینی چاکترین شت ئەوەیە کەوا ئینسان لەو ڕۆژانەدا ئەسپی خۆی تاو بدا خۆی تەواو گرج و گۆڵ بکە لۆ ئەنجامدانی کاری خێر لۆ ئەنجامدانی کردەوەی چاک بۆ ئەوەی خێرات بکە زالۆیە پێویستە ینی ئێمە لەو ڕۆژانەدا زیاتر گرنگی بەوە بدەین کەوە کاری خێر بکرێ وەکو باسمان کرد یەکەم کاری خێریش ئەوێ تۆبە و پەشیمانبوونەوەیە بگەڕێنەوە لای خوای رب العالمین سولح لەگە خوای گەورە بکەین لەگە خوا ئاژبین مامۆستا خوای گەورە فەرمێ والفجر وليال عشر ئەی لەیال بەمانای شەو دێ ئاخۆ هیچ مەسەڵح دەتوانین بڵێن مەبەستی ڕۆژیشە یان تەنها مەبەستی شەو ئەمە عیبادەت تێدا ئەنجام دێن بەخۆی لە قورئانی خوای گەورە کە باسی هەندێک ئەلفاظ دەکا مەبەستەکەی پێچەوانەکەی تێجارەیە فلا أقسم بالشمس يعني فلا أقسم بيوم القيامة يعني سوين دخون بروج قيامة كواتا أليرادا زانياني مفسر وكو ابن عباس ومجاهد أوانا دفر من ليال 10 وبستي روجكاني ذي الحجة يعني أو دروجية هرتسندا ما دام روجكي جورة بالشوكاني شهر جورة وبيروزن بلام روجكاني جورة ترنو مقصود ومبستك بي زياتر روجكانه ڕۆژ نییە لە ڕۆژانەکە عیبادەت و کردەوەی چاک تێدا ئەنجام نەدرێت ئاخۆ ئەو کردەوە چاکانە ئێمە کە دەکەوین ئەو ڕۆژانە بتوانین بەڕێستان ئاماژەی پێ بکەی بەوەی کە ئەو کردەوە چاکانە کامانن تا یەک بێکە باسەکەین بەڵکو بینەری ئیسفادە لێ بکەین ئینشاڵڵا وەکو جێبەجێکە یەکەم شت ئەگە باسی بکەین لەو کردەوانەی کە زۆر خێرە ئینسان گرنگی پێ بدا بریتە لە نوێژەکانی خۆی ڕێک و پێچی ئەنجام بدا بە تایبەت بە جەماعەت بیکە لە مزگەوت هەتا پێی دەکرێت لە ناو جەماعەتەکانیش بە تایبەتی نوێژی بەیانیان و هەروەها نوێژی عیشایان کە نەسی حەدیث پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم کە ئەگەر بێت و ئینسان نوێژی عیشایان و بەیانیان بە جەماعەت بکە وەکو شەوەی هەتا بەیانیەکەی هەمووی لە تاعەت و عیبادەت بردبیتە سەر بۆیە باشترین شت کە گرنگی پێ بدرێ پاشەوەی کە باسی تۆبەمان کرد تۆبەی بکە بریتە لە نوێژەکانی خۆی مڕازعەیەکی نوێژەکانی بکاتەوە و نوێژەکانی بە جەماعەت بکە و سونەتەکان ئەنجام بدا و لە ناو نوێژەکانیش لە ناو نوێژە سونەتەکانیش شەو نوێژ ئەنجام بدا شەو نوێژ شەرەف المؤمن وەکو لە فەرموودەی پێغەمبەری هاتی عليه الصلاة والسلام پایەی ئیماندار لە لای خوای پەروەردیگار بریتە لە شەو نوێژ شەرەفی ئینسانی ئیماندار قیمەتی بڕوادار لە لای خۆی گەورە بریتە لە شەو نوێژ کە شەوان هەربستیتەوە شەو نوێژێ بکە تا بەمان بکرین نوێژەکان بە کۆمەڵ ئەنجام بدەن و هەروە ئافرەتانش لە کاتی خۆیان بیکەن و سونەتەکانیش لەگەڵ بکەن سونەتەکانیش شەو نوێژیش یەک لە نوێژە گەورەکانە کە لەو کردەوە گەورانەیە لەو ڕۆژانە دەکرێت سعیدی کوڕجوبەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بیکە یەکێک لە تابعینەکان و پیاوچاکانە دەفەرمێ لا تطفئوا سروجكم ليالي العشر دەیفەرموو چراکانتان مەکوژێنەوە لەو دەشەوەی لەیالي العشر مەبەستی ئەو دەشەوەی کە ذی الحجەیە کە شەوی زۆر گەورن ینی مەبەستی زیندووکردنەوەیە زیندوی بکەنەوە نوێژەکانتان بکەن یان مەبەستی ئەوەیە شەوان شەو نوێژێ بکەن چرای مەکوژێنەوە چیتر ئێمە تێدا ئەنجام دەین باشە مامۆستا
بە ڕۆژی بوون یەک لەو کردەوە هەرە گەورەکانە کە لەو ڕۆژەدا دەکرێت دەڵێن ئاماژەی پێ نەکردو پێم چۆن بەخوای سەلام هەردوو ڕیوایەت هاتیە هەندێک زار هەموو هەر نۆ ڕۆژەکەی بە ڕۆژی بووە هەندێک زاریش وا هەبوو هیچی بە ڕۆژی نەبووە بەڵام بە عمومی ڕۆژی گرتن لە کردەوە چاکەکانە لە غەیری ئەو دە ڕۆژەش هەر کردەوەی چاکە ڕۆژی گرتن ینی پێغەمبەری خوای سەلام نەسیحەتی ئەبوو ئومامەی کرد فەرمووی عەلەیکە بیسەوم فەرمی دەست بە ڕۆژی بگرە یعنی نەک هەر ئەو ڕۆژانە ڕۆژی تریش ئینسان پێویستە ینی دەستی پێوە بگری بە ڕۆژی بی یعنی عفو ینی هەم لە شوێنێترا باسی کردووە کە بە ڕۆژی بوو لە هەمان کاتشە لە ڕیواەتی ترا تەرجیعمان دەکاتەوە پشتڕاستی ئەوە دەکاتەوە کە ئێمە بە ڕۆژوو بین لە کاتی تر نەخەسا لەو شەو ڕۆژانەکە ئەزر و پاداشی زیاترە بۆمان هەیە ئەمە بۆ نیازە بە ڕۆژی بین پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لەو نۆ ڕۆژەی بە ڕۆژی بووە کە حەدیث صحیح کە جارێکیش بۆ بیان دەبێتە سونەت بۆ ئێمە جاریش وا هەبووە بە ڕۆژی نەبووە یعنی ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی زارەوە بووە کە ئەنەما ئەوە سونەتە ئەگە بە ڕۆژی بی ئەگە بە ڕۆژیش نەبی اعتیادیە بەس ئەگە بە ڕۆژی بی خێری زۆرە لەبەرەوەی ئەمە عمومی فەرمودەکانی پێغەمبەری وەربگرین عەلەیهی سەلات وسەلام پێغەمبەری خوای سەڵاو وسەلەم لەو نەک هەر لەو نۆ ڕۆژەی لە غەیری ئەو نۆ ڕۆژەش هەر بە ڕۆژی دەبوو یعنی هانی سەحابەکانی دەدا لۆ بە ڕۆژی بوون وەکو تازە و حەدیثەی باسمان کرد کە نەسیحەتی ئەبوو ئەمامەی کرد فەرمووی یا ئەبا ئومامە بە ڕۆژی بە لەبەرەوەی فإنه لا عدل له یعنی وێنەی نییە لە چاچیدا مەگوتمان کردەوەی چاک خێری زۆرە یەک لەو کردەوە چاکانەی کە زۆر خێری ئینسان بیکا بریتە لە بە ڕۆژی بوون کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم لا عدل له یعنی لا مثل له یعنی هیچ وێنەی نییە ڕۆژی گرتن لە چاچیدا لەو پایەدا لە فەرمودەیەکی تر عەفو دەتوانی بەڕێستان بڵێن کە باشترین کردەوە لەو ڕۆژانە بریتە لە ڕۆژوو زانایان دەفەرمن ئەعظەم العیبادات کە باسی ڕۆژی دەکەن دەفەرمن چاکترین عیبادەتەکانە گەورەترین عیبادەتەکان بریتە لە بە ڕۆژی بوون یعنی ئیمامی نەوەوی دەفەرمێ سنەتە ئینسان لەو ڕۆژانەدا بە ڕۆژی بی لە فەرمودەیەکی تر پێغەمبەری خوای دەفەرمێ عەلەیهی السەلات وسەلام ما من عبد يصوم يوما في سبيل الله إلا باعد الله بذلك اليوم وجهه عن النار 70 خريفا متفق عليه پێغەمبەری خوای دەفەرمێ عەلەیهی السەلات وسەلام هیچ عەبدێک نییە یەک ڕۆژ لە پێناوی خوای پەروەردیگار بە ڕۆژی بی ئیلا خوای پەروەردیگار بەهۆی ئەو ڕۆژەوە ئەو ڕۆژێک کە لە پێناوی خوای بە ڕۆژی بووە خوای رب العالمین هەفتا پاییزان لە ئاگری جەهەنەم بە دووری دەخۆ ینی هەفتا سار بەهۆی یەک ڕۆژی گرتن لە ئاگری جەهەنەم بە دوور دەکەویتەوە ئەو کەسەی کە لە پێناوی خوای بە ڕۆژی دەبی کەواتە ئەو بەڵگانە هەم بەڵگەن لەسەرەوە کە ڕۆژی گرتن زۆر خێرە و هەروەها لەو نۆ ڕۆژەش زۆر پاداشتی گەورەیە وەغەی ئەو نۆ ڕۆژەش هەر خێرە بەڵام لەو نۆ ڕۆژەی عیبادەتێکی یەکجار گەورە و پیرۆزە بە تایبەتیش بە ڕۆژی بوونی ڕۆژی عەرەفە کە دەکا نوێەمی ئەو نۆ ڕۆژەی کە ڕۆژی هەشتەم دەڕوان ڕۆژی نوێم ڕۆژی عەرەفەی کە حاجیان لە چێوی عەرەفە ڕادەوەستن لۆ غەیری حاجی سنت وایە بە ڕۆژی بی لۆ حاجیەکان بە ڕۆژی بوون سنت نییە لەبەرەوەیان زۆر ماندی و هیلاک دەبن لە سەفەردا دەبن بەڵام لۆ ئەو کەسەی کەوا لە حەزدا نیە لە مەوسیمی حەز نییە ئەوە باشترە بە ڕۆژی بی لەبەرەوەی گوناحی 2 ساڵان ڕەش دەکاتەوە پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک پرسیاریان لێ کرد دەربارەی ڕۆژی عەرەفە بە ڕۆژی بوونی ڕۆژی عەرەفە چیە فەرمووی ئەحتەسیب علی الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده فەرمووی بە ڕۆژی بوونی ڕۆژی عەرەفە گوناحی 2 ساران ڕەش دەکاتەوە سارێکی پێشتر و سارێکی پاشتر کەواتە زۆر خێرە ئینسان بە ڕۆژی بی بە تایبەتیش ڕۆژی عەرەفە خێر و سەدەقە لە هەم کاتێک زۆر پێویستە بە تایبەتی لە ڕۆژگاریی و ئەمڕۆیەکە خەڵکی هەژار و کەم دەرامەتمان زۆرن بەهۆی بێموچەی و ئەو بازارگرانی کە ئەمڕۆکە لە کوردستانی خۆمانە بەدی دەکرێت ئەو خێر و سەدەقە و چاکانە بە تایبەتی لەو ڕۆژانە ئەهەمیەتی زیاتریانە بەڵێ گومان تێدا نییە سەدەقەکردن یەکێکە لە عیبادەتە گەورەکان یەکێکە لەو زاد و زەخیرانەی کە ئینسان دەتوانی کەشتی قیامەتی خۆی پێ بە قووەت کاتن خۆی پێ لە ئاگری جەهەنەم بپارێزێت
خواهي فرمين الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم. يعني خواهي قورا لێمان دەکرێتەوە نەفس و ماڵمان ئەو ئاەتی جەنابەت باست کرد هەرچەندە ماڵمان نەفسمان هەمووی هەری خوایە خوا بە ئەمانەتی بە ئەمەدایە لە هەمان کاتژدا داوامان لێ دەکا دەفەرمێ بمفرۆشنەوە تاوەکو بەهەشتان پێ بدەم لە مقابلی یعنی ئەوە بەخششێکی خوای ڕەب العالەمینە جگە لەوەش یعنی لۆ ئەوەی بپارێزرێ لە ئاگری جەهەنەم سەدەقەی بکە خێری بکە چاکەی بکە دەست بەسە فەقیر و هەژاران دابینە ئیتەقوا النار وەلەو بشەق التەمر پێغەمبەری خوای فەرمی عەلەیهی سەلاتو وسەلام خۆتان بپارێزن لە ئاگری جەهەنەم ئەگەر بەلەتە خورمایەکیش بی ئەگەر بە کەرتە خورمایەک بی دەتوانی خۆت بپارێزی لە ئاگری جەهەنەم یعنی سەدەقە زۆر خێرە لە ڕۆژی قیامەتێ هەموو کەس لە ژێر سێبەری سەدەقەکانی خۆی حەشر دەکرێت یعنی ڕۆژی قیامەتێ سێبەر نییە إلا سێبەری عەرشی ڕەب العالەمین نەبی بەڵام ئەوانەی سەدەقەیان هەیە لە ڕۆژی قیامەتێ لە ژێر سێبەری عەرشی ڕەب العالەمین دەبن و هەروەها سەدەقەکردن لۆ فەقیران هەژاران ڕۆژی قیامەتێ فەقیر و هەژارەکان و لێ قەوماوەکان شەفاعەت دەکەن لۆ ئەو کەسانەی کەوا سەدەقەیان پێکردینە خێریان پێکردینە یان بە دایکە هێتیمێک یان بە منداڵە هێتیمێک ئینسان کاتێک دەست بە سەر هێتیمێکدا دەینی بەقەدەر سەری ئەو مووەی کە بەسەری ئەو هێتیمی وەیە خوای گەورە حەسەنات و چاکەی لۆ بەندە دەنووسی لۆ ئینسان دەنووسی بۆیە ئینسان پێویستە لەو ڕۆژانەدا زیاتر گرنگی بە سەدەقات بدرێ زۆر سپاس بۆ خوای گەورە کە هەموو ساڵێک هەروە بووە خەرچی خێرخوازمان سپاس لۆ خوای ڕەب العالەمین لە نۆمینەی حاجیان بێغایەت حەسەنات و چاکە دەکرێت یارمەتی فەقیران دەدرێت لە هەموو جێژنەکان یعنی سوپاس بە تایبەتی لە خەرچی هەولێرێ هەر کوردەواری خۆمە بەعام خێراتی دەکات چاکەی دەکات لەو نۆ ڕۆژەشدا خێرات زۆر دەکرێت بەس دەبێمە زیاتر یعنی بەبیر خەرچیش بینینەوە کەوا زیاتر خێر بکەن هەر کەس لە قەدەر توانای خۆی چکە سەدەقە دەبیتە مای دەفع البەلا یعنی بەلایەکە گەل لە سەرت بی بەهۆی سەدەقەی خوای گەورە و بەلایەت لە سەلادەدا سەدەقە دەبیتە مایەی چابوون و چارەسەربوونی نەخۆشیەکانت پێغەمبەری خوای دەفەرمی عەلەیهی سەلاتو وسەلام دا و مەڕداکم بالسەدەقە جا لێیە ئێمە دەبی لەو ڕۆژانەدا زیاتر گرنگی بە بەخشین بدەین بە سەدەقات بدەین و پرۆژەی بەخشین و سەدەقاتمان زیاتر بکەین مامۆسای بەڕێز ئەو خێر و سەدەقاتانی کە دەکرێت هیوا هەیە حەز دەکات خێر بکە سەدەقە بکە لەبەرەوەی ئەو ڕۆژانە گەورن تاکو ئەجر و پاداشش زۆر بەدەست بێنێ بەڵام ئەیوە هەیە نیەتی ئاخۆ دەکرێت بڵێن ئەو کەسانە مەحرومن لەوەی کە خێر و سەدەقەیان بۆ ناکرێت بەس بە پارە خێر دەکرێت یان کەسانێک بۆن منە بە قسەیەکی چاک بەدەستگرتنێک بە هاوکارێک بە قسەی خۆش بۆن منە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ الکەلیمەۃ الطیب الصەدەقە قسەیەش چاک کە قسەیەکی پاک لە دەوت دەردێ ئەوەش سەدەقەیە ئەوەش هەر بەخشینە یان زکرەکان سبحان الله والحمد لله والله أكبر ولا إله إلا الله وذكراني باش نێژەکان دەکرێت ئەوەش هەر سەدەقەیە یان هاندانی خەڵک ئەو بەرنامەی ئێستا دەکەین ئەوەش هەر سەدەقەیە کە لەو سەدەقانەی کە لەو ڕۆژانەدا خێری زۆر گەورەیە مامۆستا کەسێک بەجیام کە خێرەکەی وش دەمە دەبێ بکەم کە گومان تێدا نیە هەر کەسێک مەسەڵەن بەهۆی ئەو بەرنامەی ما تەشجیع دەبی لەوەی سەدەقەیەک بکە خێرێک بکە خێری خێرمەکەمان لۆ دەنووسری لۆمەش دەنووسری بەبێەوەی لە خێری کابراش کەم کاتەوە کەواتە زۆر زۆر خێرە یعنی سەدەقە ئینسان هەتا پێی بکرێ کەم دەرخەمی نەکە ئەگەر بە 250 بی ئەگە بە قسەیەکی خێریش بی ئەگە بە زەردەخەنەیەکیش بی تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە پێغەمبەری خوای دەفەرمی عەلەیهی سەلام یعنی بیقۆزینەوە ئەوەی کە زانیت ئەجری تێدا وەردەگری ئەنجامی بدا بەخشین زۆر گرنگە بە ماڵ بکرێ بە عەمەل بکرێ بە جسم و گیان بکرێ بە عەقڵ بکرێ حتا بە نووسین بکرێ زۆر گەورەیە جا حەزم لێ باسی ئەوەش بکەم هە لە ناو سەدەقەی قوربانیمان هەیە لە ڕۆژی یەکەمی جەژن دەکرێت کە دەکات لە ڕۆژی دەیەمی دڵحیجە ئەنجام دەدرێن دەیەمی نۆمەیە حازیان ئەویش زۆر کەس هەیە وەزانی لە تەمەنی ئەگەر یەک جا قوربانی کرد ئەوە لەسەر لا دەکەوی ئەوە لەسەری لا ناکەوی ئەگە توانای هەبی پێغەمبەری خوای دەفەرمی عەلەیهی سەلاتو وسەلام من كان له
سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. پێغەمبەری خوای دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک توانای قوربانی هەبی بەڵام قوربانی نەکا بە نێزیکی نوێژی ئێمە نەکەویتەوە. کەواتە یعنی ئەو هەڕەشێک زۆر گەورەیە لۆ ئەو کەسانەی توانایان هەیە قوربانی بکەن بەڵام نایکەن، ئەوە بانێتە نێزیکی نوێژیمە، یعنی لەگەرەمە نوێژێ نەکە کە ئەنەما ئەگەر نوێژیش بکە نوێژەکەی قبول نابی مادام توانای هەیە. ئەگەر توانای نەبی ئەوە هیچی لەسەر نییە، بەس مادام توانای هەبوو پێویستە لەسەری قوربانی بکە. لەسەر هەموو عائیلەیەک پێویستە ساڵانە قوربانی بکەن ئەگە توانیان هەبی، بەو مەرزەی توانای قوربانی کردنی هەبی، ئەگە حیوانێک بی، بزنێک بی، مەڕێک بی، یان چێڵێک بیان حشترێک بی، هەر یەکێک لەوانە ئینسان بیکە خێری یەکجار گەورەیە. یعنی ئەو هەڕەشەیە مامۆستا هەندێک لە پێشەوا بەڕێزەکان دەکەنە واجب بۆی کە قوربانیکردن ئەگەر کەسێک هەبێ دەبێت بیکە بۆ معنای کە واجبە لەسەر. بەڵێ واجبە ئەگە توانای هەبی، ئەگەر لە توانایدا بوو چۆنەما هەموو ڕۆژی لەسەرمان پێویستە نوێژێ بکەین، قوربانیش هەموو سارەیە، هەموو سارێ قوربانی واجبە ئەگەر توانات هەبی، یعنی چکەوە بە مەرجی دانای پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام من کانە لەهو سەعە، ئەگەر کەسێک توانای هەبوو، ئەگەر توانای نەبوو ئەوە با هیچ دری خۆی تون نەکە کە برێ من قوربانیم پێ ناکرێت نەبوونم فەقیرم هەژارم. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ئەو قوربانی لۆ کردیە. سبحان الله پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی جەژندا فەقیر و هەژارانی لەبیر نەکردیە، فەقیرانی لەبیر نەکردن. لە ڕۆژی جەژن هەستا دوو حیوانی هینە، دوو بەرانی هینە، یەکی لۆ خۆی و مار و منداری کردە قوربانی، یەکیش لۆ ئەو کەسانی لە ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی کە توانای قوربانیان نییە لە باتیوان ئەوە قوربانی. بەڵێ ذکرکردن بۆ هەموو عیبادەتێک خوای گەورە فەرمێ بیکەن، بەڵام تەنها لە بۆ ذکر دەفەرمێ ذکرن کەسیرە، زۆر ذکر و یادی خوا بکەن. ذکر هەم بە باس و گەورەی خوای گەورە لە کۆڕ و مەجلیسەکانە باسی گەورەی خواکەی، یان ئەوەتا با ئەو وردانێکەوە وارد بە لە فەرمودەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم. ئەزر و پاداشتی ئەو ئەزکارانە لەو ڕۆژانە چەندە چوو. خوای رب العالمین بە تایبەت باسی ئەو ڕۆژانێکی یەکە زۆر یادی خوای پەروەردیگارەکەن. خوای گەورە دەفەرمێ وەیەذکر اسم الله فی ئەیام معلومات، دەفەرمێ ئێوە ذکر و یادی خوای بکەن، ناوی خوای زۆر بینن لەو ڕۆژە دیاری کراوانە، یعنی لەو دە ڕۆژەی ذیلحیجە زیاتر یادی خوای رب العالمین. ذکرەکان بە عامیان دیاری کردن، یعنی ذکرەکان دیاری نەکراون بزەبت چەهان ذکرە و چەهان نییە، بەڵام ذکرەکان بە عام زۆر خێرا. سەحابەی پێغەمبەری سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی بە تایبەت ئیبن عومەر ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی لەو نۆ ڕۆژەی لە بیدایەتی نۆ ڕۆژی ذیلحیجەی دەچوونە بازاڕی بە دەنجی بەرز ذکریان دەکرد تاوەکو خەرک بەبیری بێتەوە، بە تایبەتی ئەو ذکرێک کە ئێمە لە جێژنان دەکەین الله ئەکبەر الله ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله الله ئەکبەر وەلیلله الحەمد، یعنی ئەو ذکریان دەکرد لۆ ئەوەی نازانی فێربی بە دەنجی بەرز داهاتن لە مزگەوتێ لە بازاڕی لە شوێنە قەرەباڕەکان لۆ ئەوەی یەکەم لۆ ئەوەی نایزانی فێربی لۆ ئەوەی بەبیری چۆن لە بەبیری بێتەوە، یعنی گرنجیان پێددا بە ذکری الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله و هەموو ذکرەکانی تریش. ذکرەکانی بە تایبەتی پاژنێژەکان ذکری سبێنان و ئێواران زۆر خێرا. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی سبحان الله تملأ الميزان، یعنی بەس سبحان اللهەک کە ئەمە لەما لە سەرزارمان زۆر ئاسانە، یان لەوانەیە زۆر بە سیتی تێدەگەین، لە لای خوای رب العالمین ئەوەندە گەورەیە تەملأ الميزان، واتە تەرازوی چاکە چەند گەورەیە هەمووی پڕ دەکات لە خێر و حەسەنات لەو، یعنی زۆر گەورەیە ئینسان ذکری خوای پەروەردیگار بکە. کەلیمەی الحەمدولله کە لەسەر زارمان دێتە دەرێ، ئەوانەی کە حەمدی خوا دەکەن و الحەمدولله لەسەر زاریتیان، ئەوە خوای گەورە لە بەهەشدا قەسرە چیلۆ دیاری کردینە بەیت الحەمد، ماڵی ئەو کەسانەی کەوا حەمد و سەنای خوای پەروەردیگار دەکەن. دوێ زۆر گەورەیە ئەفضەل و ذکری لا ئیلاهە ئیلا الله، چاکترین ذکر کە بریتیە لە لا ئیلاهە ئیلا الله کە کەلیمەی تەوحیدە، کەلیمەی یەکتاپەرستیە. دوێ یعنی ئەگەر نەشتوانی مەسەلەن
شەو نوێژێ بکەیت نەتوانی قوربانی بکەیت توانات نەبوو دەتوانی زیکری بکەیت توانی زمانت تەڕبی بە یادی خوای ڕەب العالەمین لەو چەند ڕۆژەی بەردەوام یادی خوای پەروەردیگار بکە پلەت لە لای خوای گەورە بەرز دەبیتەوە خۆشەویست دەبی لای خوای ڕەب العالەمین قورئان خوێندن دەکرێت ئێمە مەسەن کاتەکانمان زیاتر بە قورئان خوێندن بەسەر بەرین لەبەرەوەی بە هەمان شێوەش هەر پیتێک مەسەن دەچاکەی هەیە پێغمبەری خوای سەڵاو عەلەیهی وسەلەم فەرمووی ئێوە زۆر لەو ڕۆژانە زیکر و یادی خوای گەورە بکەن فەرمووی فأكثروا فيهن من التسبيح والتحليل والتحميد زۆر تەسبیحاتی خوای پەروەردیگار بکەن و زۆر حەمد و سەنای خوای گەورە بکەن و زۆر لا إله إلا الله بکەن لە ناو زیکرەکانیش قورئان خوێندنیش یەکێکە لە زیکرەکانی خوای ڕەب العالەمین کە قورئان شاخەڵاتی خوای پەروەردیگارە لۆ ئێمەی عەبد لۆ ئێمەی بەندە سیلەی ئێمە ئەو عیلاقەی لە بینی ئێمە خوای پەروەردیگارەوە لە ڕێی قورئانەوەیە ئێمە خوای گەورە ڕێزێکی یەکجار گەورەی لە ئێمە نایە کە قورئانی لۆ ئێمە ڕەوان کردیە تاوەکو ئێمە گومڕا نەبین عەقلی ئێمە لە ناو قورئاندایە ئەخلاقی ئێمە لە قورئانەوەیدایە عەقیدە و بیر و باوەڕی ئێمە لە ناو قورئاندایە لۆ ئەوەی بتوانین عەقڵمان سەلیم بی لۆ ئەوەی بتوانین ئەخلاقمان سەلیم و تەندروست بی لۆ ئەوەی بتوانین مەسەلەن عەقیدەیەکی جوان و چاکمان هەبی کە خوا پێی ڕازی بی پێویستە زۆر گرنگی بە قورئان بدەین بە تایبەتی لەو ڕۆژانەدا حتا پێمان بکرێ چەند خدمەتی قورئان بکەین لەو دە ڕۆژەی یعنی کاتی خۆمان هەندە بە فەیسبوک و یوتیوب و تیکتۆک و ئەو شتانە بە هەدەر نەدەین کە ئەوانە قاتیلی وەقتن بکوژی کاتەکانمانن کاتە زێڕینەکان کە کاتە زێڕینەکانی ئێمە عمری تەمەنی ئێمەیە عمری ئێمەیە کە ئەو تەمەنەی جوانی خۆمان لەو تیکتۆک و فەیسبوک و لەو شتە بێسەر و بەرانت دەبینە سەر ئەوە ئێمە دەکوژی ئێمە لە ناو دەبا ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی هاتمە بەغدایە خەرکانەکەم دیت دەفیان لێ دەدا کە دووڕوو دەغەڵ بوون لۆ ئەوەی خەرشی دوورکەنەوە لە قورئانی یعنی سیر کە ئەگەر لەو کاتی بە دەفلێدان خەرشیان دوور کردبیتەوە لە قورئانی ئێستا کە دەبی کوفری عالەمی چ پیلانێکی گەورەی لە بنسەریبی لۆ ئەوەی خەرچی ئێمە دوور خاتەوە لە قورئان لە زیکر و یادی خوای ڕەب العالەمین لەو کردەوە گەورە و پیرۆزانە لە نوێژی جەماعەت هەمووی چییە لە ڕێی ئەو مۆبایلێ یان لە ڕێی تیکتۆک و لە ڕێی فەیسبوک و هەمان ڕاستکەیە بەس بە شێوەی سەردەم بە شێوەی سەردەم لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم دەیان گۆ لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه منیا کافرەکان دەیان گۆ جێ مەگرن لە قورئانی قسەی پرۆپوز بکەن ئیوا هەبوو تایبەت کرا بۆی چیرۆکی دەجێراوە بەسەرهاتی قەومەکانی پێشتر و خەرچی دەجێراوە بەس لەوەی خەریجە لە قورئان ڕانەگرێ ئێستاش بەداخەوە ئێمە لەو سەردەمەی خۆمان دەژین سەردەمی ئێمە سەردەمی کوژی کاتەکانە لە ڕێی مۆبایل و خراپ بەکارهێنانی سوشال میدیا سوشال میدیا کە دەبێ ئێمە بە حقیقت زۆر وریای خۆمان بین و ئاگداری دەور و بەرماکەینەوە کە کاتەکانیان لە ڕێگای ئەو بەرنامانە یان ئەو مۆبایل و شتانە بە هەدەر نەدەن دەکرێت ئەوەندەش کە بەکارمەهێنا بە چاکە بەکاری بێنێ گومانی تێدا نییە هەموو شتێک دوو سەری خۆی هەیە ئەنیستانی لە ڕێکی چاکەی پێ دەکرێت و خراپەش پێ دەکرێت دەتوانین فەیسبوکی بەکاربین لۆ بانگەوازی لۆ زیکر و یادی خوای پەروەردیگار لۆ شتی چاک بەس لە هەمان کاتیشدا لۆ خراپەش بەکاردێ بەس بەداخەوە خەڵک یعنی بە تایبەتی خەرکە عەشائیر و خەرکە برێ تێنەگەویشتووەکە لە ڕێی خراپە بەکاری دێنێ بە زۆری لۆ ئێمە دەبێ ئاگاداری خۆمان بین منداڵەکانمان ئاگادارکەینەوەکەوە لە خراپە بەکار نەهێنن دایک و باوک فەزڵ منەتێکی گەوریان لەسەر ئێمە هێوانەیە کە دایکیان یان باوکیان هەردووچیان ماون چۆن بتوانین لەگەڵان باش بین و مەسەلەن ئەو چاکەیە کە پێویستە لەگەڵیانە بکەین لە بەرەوەی ئەجر و پاداشی زیاتر بەدەستبێنین لەو شەو ڕۆژانە خوای پەروەردیگار دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خوای پەروەردیگار دەفەرمێ خوا بڕیاری داوە یەک لە وەسایە عەشرە لە هەموو ئاینەکان و کتابە ئاسمانیەکان داهاتیەتە لە تەورات و ئینجیل و زەبوور و صحوفی ئیبراهیم و موسا ئەوانەش هەموو هاتیە لە وەسایە عەشر پاشۆی خوای پەروەردیگار دەفەرمێ تەنها و تەنها ئەم بپەرستن و تەنها عیبادەتی من بکەن دەفەرمێ لەگە داک و بابتان چاکە کار بن ئەوە وەسایەکی خوای پەروەردیگارە یەک لە ئامۆژگاریەکانی خوایە لۆ هەموو پێغەمبەران کە دەبێ ئێمە چاکە کار بین لەگەر دایک و باوکمان ئەگەر لە ژیاندا مابن دەستیان ماسکەین ڕێزیان بگرین
لە خزمەتیان دابین پشتیان بگرین و چاکەیان لەگەڵدا بکەین ئەگەر لە ژیانیشدا نەمابن بە هەمان شێوە هەردوو ئای خێریان لۆ بکەین خێر و حەسەناتیان لۆ بکەین و بە چاکە باسییان بکەین چاکە لەگە خەڵک بکەین تاوەکو خەڵک ڕەحمەت لۆ دایک و باوکمان بنێری یەک لەو کارە خێرە گەورانەی کەوا لەو ڕۆژانە دەکرێت بیری تێ چاکەکردنە لەگە دایک و باوک سەردانی دایک و باوکت بکەین هەدیەی لۆ بکڕین قسەی خۆشی لۆ بکەی دلی خۆش بکەی گوێی لێ ڕابگری ینی بەداخەوە زۆر کەسەیە یعنی پێی زەریمەی ئەگە سەردانی داچی بکە سەردانی باوچ بکە کە با حقت ئەوە زۆر تاوانە کاتێک ئەتوو دایک و باوک پێویستیان بە تووە گوێیان لێ ڕابگرێت و جێ لێ ڕناگری یان سەردانی بکەی سەردانی ناکەی پێویستی بەوەیە ئێستا زۆر کەسەیە لەو مزگەفتەیە هاتەکنم نێرمامەسە وەڵی کوڕەکەی خۆم هیچم لێی ناوێت بەس دەمەوێت سرم لێبدا سەر ماری دەتەنیش مارمە جیرانمە ئەوها ناسوڕێتەوە چاک چۆن یەکم لەگە بکە نایە چایەکم لەکەم بخوات یعنی حەزم لێ چایەکم لەکەم بخوا ینی ئەوە کابرا ئەهلی بەناو ئەهلی جەماعەتیشە ئەو جەش هاوڕەشی لە بابی ناداتەوە ئاوڕەشی لە داچی ناداتەوە کە بەداخەوە ئەوە مسلمانێتی نییە کە پێویستە لەسەر ئێمە چاکەی لەگەر دایک و باوکمان بکەین بە تایبەتی لەو ڕۆژانەدا مڕازعەشی زدی خۆمان بکەین کە لەگەر دایک و باوکمان چاک واتقوا الله الذي تساءلون به والأرحام سیلێ ڕەحم ئەداکردی لەو ڕۆژانەدا ئەزر و پاداشتەکەی چۆن ئەوەش یەک لە خێرە لە کردەوە چاکەکانە کە لەو ڕۆژەیدا ئێمە بیکەین یعنی سیلێ ڕەحم سەردانی کردنی خزم و کەسمان دۆست و برادەر و ڕەفیقمان بەداخەوە ئێستامە لەو زولفەی دەژین کە لە بە کۆڕۆنەی بە حەقیقەت لێک دوورکەتینەتەوە ئەوەی پێویستە ئێمە بیکەین لەو ڕۆژانە لەو نۆ ڕۆژەی وە لە ڕۆژی جەژندا سەردانیکردنی یەکترا هەموو شۆکردنی یەکترا جێبەجێکردنی سیرە ڕەحمە زانی ئەو کەسەی کەوا سیری ڕەحم جێبەجێ نەکات تاوانی چیا تاوانی یەک لە تاوانەکانی ئەوێ نەعلەتی خوای لەسرە مەلعونە دوورە لە ڕەحمەتی خوای ئەو کەسەی سیری ڕەحم دەپسڕێنی سەردانی خزم و کەسی ناکە یان پێغمبەری خوای دەفەرمێ صلی الله علیه و سلم لا يدخل الجنة القاطع ناستە بەهەشتێ ئەو کەسەی کەوا پەیوەندی خزمەتی دەپسڕێنی پەیوەندی دۆستایەتی دەپسڕێنی پەیوەندی لەگە خۆشەویستەکانی دەپسڕێن و سەردانیان ناکە ئەو ڕۆ کۆڕۆنە عوزر نییە برێ وەڵڵاهی ئەمن لە بە کۆڕۆنەی ناسمەکنی دەتوانین بچێکنی دۆقەی لەگەمەکە لێی دەتوانین زۆر لی نێزیک مەبێەوە مەسەلەن ئەگەر مەترسی توشبوون بە نەخۆشی هەیە ئەگە هەر نەبی نەبی خۆ دەتوانی تەلەفۆن لۆ بکەی دەتوانی ئیمامی شافعی دەیفەرموو سەردان هەواڵ پرسین نیوەی سەردانە بەس هەواڵی برایەک خۆت بپرسی کە ئەنەما تو نیوەی سەردانت کردیا بەس ئەتو ئەو سەردەمەی زۆر ئاسانکاری هەیە دەتوان لە ڕێی سۆشال میدیا لە ڕێی تەلەفۆنات و ئەوانە دەتوانی ئەتو سەردانیان بکەیت بە جەستەش نەچێکنیان بەس دەتوانی بە دەنگ و هەتا بە ڕەنجیش لەلایەن بەڵێ مامۆستا یەک قەوسێکان دەمێ وەری بگرم هەندێک سەردان هەند بۆ نمونە ئەو هیچ مبالغەی تێدایە بەڵام هەندێکن کەسی نزیکە بەڵام ئەگەر چەندە لێیان نزیک بیەوە لەوانەیە چێشە لە بۆ دروستبی لەوانەیە قسە دروستبی بە تایبەتی لە ڕۆژگاریی و کۆمڕای قسە و قسەڵەوە خەڵک زۆر دەیکا بۆ نمونە هیچ نێشتی دروست دەکات لەو کاتە حەزەر بکەی باشتر نەدەوەی نەک لە سەردانەکە ئەنجام بدەیت تووشی ئەو گرفتانە بیت حەزەرکردن بە ژێرەی پێویستە هەنێ بە ژێرەی خۆی پێویستە نەک ئەتوو بێگزای بی بچڕێنی کابرا مەسەلەن برایتی دەسارە هەموو شوێی ناکە دەسارە ناستەکنی یعنی برای خۆیتی برای یعنی من ئێستا نەفرێت دەیناسم 15 سال خۆیان تێک نەگەیاند ئێستا مردی ئەوزە پەشیمانی داد یعنی پەشیمانە ئێستا دەرێ کۆ من ئەوەندە سارێگە برام بینم نەبوو یعنی لەسەر شتێکی بەسیتی دنیایی نارێم ئەتوو کە زانیت مەسەرەن کەسێک هەیە مەسەرەن دەچێت لای کێشەت لۆ دروست دەبی کاکە کەمیکەوە زۆر مەچۆ لای زۆر سوعبەتی لەگە مەکە زۆر لەگەری پێدامەچوو زۆر جوابی مەدەوە یعنی ئەتوو میم پەیوەندیەکە نای بپەسێ بەجێری پێویست سەردانی بکە بەجێری پێویست لەکەری بە ئەگە دەزانی بە سەردانکردن کێشە دروست دەبی بە تەلەفۆن چاک چۆین لەگە بکە لە حوالی پرسە
دوو قسەی خۆشی لۆ بکە گردنی ئازاکە ئەوش دڵی خۆش دەبێتن. مامۆستا عفو لەبەر بەرنامەکەمان بەرەو کۆتایی دەڕوا ئەگەر چی قوربانی جارێ ماوێتی بەڵام لەبەر ئەوە ئێستا دەمەوێت باسی بکەم چ پێویستە بۆی کەسێک کە نیازی نیەتی قوربانیکردنی هەیە لە ئێستاوە بۆ نمونە ئەو سنەتانێکەوە پێویستە بیکە لە بۆ قوربانیکەی بەخۆی باشترین شت کە ئینسان بیکە نیەتی قوربانی هینا لە یەکەم ڕۆژی ذیلحیجە وا چاکە مووی لە قەلبی نەکاتەوە نینۆکی خۆشی نەکە یعنی ئەو دوو شتەی نەکاتن هەتا قوربانیەکەی سەردەبڕی. هەندێک لە زانایان دەفەرمن کردنی حرامە هەندێکیش بۆ مەکروهی دەزانن بەس لە هەردوو حالەتەکاندا باشترین شت لۆ ئێمە کە دەمانەوێت نیەتمانەبی قوربانی بکەین مووی لە قەلبمان نەکەینەوە لەگەر نینۆکیشمان نەکەین لۆ ئەوەی ڕۆژی قیامەتێ ئەو مووە و ئەو نینۆکەی ئێمەش مەحرومبی لە ئاگری جەهەنەم یعنی هەتا نینۆکەکانت مووەکانت هەمووی بەهۆی ئەو قوربانیەت و مەحروم دەبێت لە ئاگری جەهەنەم یعنی خوا نایستێنی بەوەی ئەو فەزل و گەورەی ئەو قوربانیەت و لۆ خوای گەورە دەیکەی. لۆیە ئەو دووشتە زۆر زۆر خێرە ئینسان مادام نیەتی قوربانیتینا مادام دەزانیتە قوربانی دەکەی ئەوە لە یەکی ذیلحیجەوە هەتا ئەو وەخت دەتوانێت لۆ خۆت نینۆکی خۆت بکەی موژ لە قەلب بکەیەوە خۆت چاک دەکەی خۆت ڕێک دەخی بەڵام لە یەکەم ڕۆژی کە داخیلی نومینەی حاجیان دەبین لەو ڕۆژیترا ئینسان باشتر وە نینۆک و مووی لە قەلبی نەکاتەوە. پێمابی ئەو خێر و سەدەقە و چاکانێک کە بەڕێستان باستان کرد لە کردەوە باشەکان شتانێکی باش بوون بەڵام ئیتر ماوە باسی بکەین دەرفەت ماوە دەرفەت نادا بۆی کە زیاتر بۆن منە مەسلەی دوعا چاکرد لەگەڵ جیرانەکان و ئیدی شتگەلێشتر هەن بۆی کە ئەمە بتوانین کردەوەی چاکە ئەنجام بدەین سوپاس جەناب دەکەنێمە ئەزیەتمان دەگەر شتێکمای باسکەمە سوپاسی جەناب دەکەم. یەک شت ئەگە بەسەری ئیشارەی پێ بدەم ئەویش دوعاکردن لە ڕۆژی عەرەفەی پێغەمبەری خوای دەفەرمێ عەلەیهی سەلات وسەلام خەیر الدوعاء دعاء یوم العەرەفە چاکترین دوعا ئەو دوعای ئینسان لە ڕۆژی عەرەفەی دەیکە لەگەرەوەی بە ڕۆژی دەبین و گوناحی دوو سالمان ڕۆژ دەکاتەوە دوعاکردنیش باشترین دوعایە لەو ڕۆژەیدا لە ڕۆژەکانی تریش بە هەمان شێوە جگە لە عەرەفەی لە ڕۆژی عەرەفە زیاتر ئەگەنا لە ڕۆژەکانی تریش هەر زۆر خێرە ئینسان یەک لە عیبادەتە گەورەکان دوعاکرد. دواوتت لەوە جدە لە مامۆستاجان خدا موفقتان کە یاخۆ بەخێر بێن سەلامەت بن خوای گەورە تەمەنمان باقی بکە لەو ڕۆژانە خێر و حەسەناتی زیاتر بکەین خوای گەورە وەمان لێ بکە زیاتر خۆمان مادیکەین ئەسپی خۆمان تاو بدەین لۆکردنی خێر و حەسەنات. زۆر بەڕێز مامۆستا دەرسی هەنارەی پێشنەژی و تارخوێنی مزگەوتی محەممەد سعید خەیلانی لە هەولێر ئەزێتمان دای خوای گەورە پاداش بە خێرداتەوە وەلێتان ڕازی بی یاخوا بەخێر بێن ئەم گۆشت سەلامەت بن خوا موفقتان کە یاخوا. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویست بەرنامەی ئەمجارەی بە فار بە پایان گەیشت دەخوازین کە خوای گەورە تەمەنمان باقیکە بۆی بتوانین لەو شەو ڕۆژانەدا بە باشترین شێوە لە خزمەتی عیبادەت و پەرست و کردەوە چاکان بین بۆی زیاتر لە خوای گەورە نزیک بینەوە لەو پایامان هەم لە دنیا و هەم لە قیامەتیش پێبەرز بێتەوە لە گوناح و تاوانەکانمانی پێ ڕەش بێتەوە تاکو دیدار بە خوای گەورە سپاردن. السلام عليكم ورحمة الله وبركاته.